ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانی پێشوازیکردنی لە سێناتۆر مارکۆ ڕۆبیۆ ئەندامی کۆنگرێسی ئەمریکا و یەکێک لە کاندیدەکانی پارتی کۆماری بۆ هەڵبژاردننی ساڵی 2016 سەرۆکایەتی ڕایگەیاند ئێمە ئەوەی لە تواناماندا بوو بۆ هێشتنەوەی وڵات و بەپێکەوەی و هاوبەشی کردمان، بەڵام ئێستا عێراق بەکردەوە دابەش بووە. ده هەفدیتنێدا کو ماتیاس مێتمان کنسولی گشتی ئەمریکا لە هەولێری ئامادەبوو شەڕێ لە دژی تەروریستان داعش و ئامادەکاریان ئۆپەراسیۆنا ڕزگارکردنا مووسڵێ و جێن هەفکاریکردنا بێتر دنابەرە ئایالەتە یەکگرتیان ئەمریکا دو هەرێما کوردستانی هاتن گفتوگۆکردن. سیناتۆرە مارکۆ تەکەس لەسەر ڕۆڵە هێزم پێشمەرگیان ڕۆڵە هەرێما کوردستانی دێ شەڕێ دژی تەروریستان داعش و تەروریزما جیهانی بە ئەوەکێ گشتی کرد و ڕاگەهاند کو ڕۆڵە سەرەکە و کاریگەرە. هەرێ دوێ هەفدیتنێدا هەردووالی گفتوگۆ لە دوورە بزاڤێن سیاسی و جڤاکی و ئاستەنگەن هەمبەری لە فاتنێن سیاسیەن گشتگیر دناڤەرە پێکاتێن مووسڵێدا پشتی ڕزگارکردنەوەی کرد. مەسرور بارزانی جار دنە باڵکشاندە سەر گرنگیا گەرانتیکردنا هەریکاریان لەشکری و داراییش بۆ هێزێن پێشمەرگیان و ڕاگەهاند ئەوە هاتبینن کو بۆوێ ئۆپەراسیۆنên هێزên پێشمەرگیان ژی وەکە لەشکری عێراقێ گەرەکە هێزên پێشمەرگیان ژی بێنە پرچەکردن. دێ بەشەکاتنیە هەفدیتنێدا باڵکشان دەسەر گرفتاریان دیرۆکی و تایفیان نێڤەرە پێکاتێن عێراقی و مەسرور بارزانی ڕاگەهاند عەقلیەتێک لە بەغدای هەی هەفبەشی قبول ناکەن. ئەو ژیوەها ئەوە دکارینên وانادا بوێژ بۆ ڤەهێلانا عێراقی بە هەڤرێ و هەفبەشیکردنە لێ نەها عێراق بکریار هاتێ دەبەشکردن. دێبەشەکە دنیا هەفدیتنەدا باڵکشاندن سەر داوین هێرشێن فەرهێن تەروریستên داعش لە دژی چەپەرن پێشمەرگیان لە مەحورە تەلەسقۆفێ و جانج دەستدانا سەربازەکە ئەمریکی کو دوێ مەحورێدا هەفکاریە پێشمەرگیان کریا. دوێ باری دەژی مەسرور بارزانی ڕاگەهاند ئەو بە هەڤرا خێناخۆ بەخشینە و تێکیلیا دیرۆکی دناڤەرە هەردوو وڵاتاندا بلند نرخێن و دخوازە خۆردکردن و بەردەوامیە دۆستاتی دناڤەرە هەردوو ئالاندا هەبە.